بۆریەکانی گواستنەوەی ئاوی دوکان چەمچەماڵە لەگەڵ ئەوەی تەمەنی ئەم بۆریانە بەسەر چووە و لە ساڵی 1970ەوە بنیاد نراون ئەو کات زیادەڕۆیەکی زۆریش لەلایەن هاوڵاتیانەوە کراوەتە سەر ئەم بۆریانە کە ئەمەش گرفتی کەم ئاوی بۆ سنووری قەزای چەمچەماڵ و ناحیەکانی دەوروبەری دروست کردووە بە تایبەت لەگەڵ هاتنی وەرزی هاویندا. ئێستا بەهۆی لە ماوەی کەرەنتینێ و لە ڕۆژانی پێشووتریش بڵێن زیادەڕۆیەکی زۆر کراوەتە سەر ئەو هێڵێک کە لە دوکانەوە ئاومان بۆ گەێنێ بۆتە هۆی ئەوەی کە ئیسا ئاو بە تەواوەتی ناگاتە سنووری چەمچەماڵ و شۆڕش ئەمە زیانێکی زۆری پێمانگەیانوە تەسەورەکەم لە 120 ئاوەکەمان زیاتر بە فیڕۆچێ 120 بۆ 25 ئاوەکەمان بە فیڕۆچێ بەهۆی زیادەڕەویەوە واگەلانی پەیوەنددار بتوانن ئەم زیادە ڕێوانە لابن تەسەورەکەم لە 120 بۆ 25 ئاو کێشەکەی چارەسەر ببێ. مامۆستایەکی ئاینیش باس لەوە دەکات لە ڕووی شەرعیەوە هەر کەسێک بە هەر بیانوویەک زیادەڕۆیی بکاتە سەر موڵک و ماڵی گشتی تاوانبار دەبێت و پێویستە دەست لەو کارەی هەڵبگرێت. قایمقامی شارەکەش ئاماژە بەوە دەکات لە ئایندەدا ئەو زیادەڕۆیانە دەبڕن و بکەرانی سزا دەدرێن. ئێمە کە بەڕاستی لەو مڵکە گشتیانەیە کە بە تایبەتی مەسەلەن پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاماژەی پێکردو دەفەرمی الناس شركاء في ثلاث لە سێشتا ئینسانیت بە گشتی بەشدارن شەریکن یەکێک لەوانە ئەلماء ئاو بۆیە پێویستە ئێمە مسلمانان بەڕاستی ئەو زیادەڕەوەی کەوا هەمانە تەرکیب بکەین و وازی لێبێنین چونکە وەڵڵاهی حرامە ئەبێتە هۆی پێشێلکردنی مافی خەڵکانی تر ئەبێتە هۆی ئەوەی کەوا خەڵکانێکی تر ئاوی نەبێت چونکە ئەگەر ئەو زیادەڕەویانە تەرک بکرێ بەڕاستی ئاو بە شێوازێکی عەدالەت دابەشەکرێ بە سەرجەمچین و توێژەکانە. لێرەوە لە ڕێگەی پەیامەوە داوا لە هەموو ئەو زیادەڕۆکاریانە دەکەین بۆی تووشی دادگانە بن تووشی لێپرسینەوەی یاسایی نەبن خۆیان ئاوەکە ببڕن وە گرفتی ئاویان بۆ دروست بوو سەردانی فەرمانگەکان و بەڕێزان بەڕێوەبەری ناحیەکان بکەن بۆی بە هەمومان بتوانین هەم گرفتی ئاوەکان بۆ چارەسەرکەین هەم بشتوانین ئاو زۆرترین ئاو بجێڕینەوە بۆ هاوڵاتیانی سنوورەکە. هەموو ئەو هاوڵاتیانە ئاگدار دەکرێنەوە و دواتر ئێمە زیادەڕۆکانیان دەبڕین هەر کەسێکی سەرپێچی زیادەڕۆ بڕینەکەی کرد لەگەڵ دادگا سامان کرد و تونترین ئیجراتی لەگەڵ دەکرێت. بەهۆی نەبوونی ڕێکاری پێویست لەلایەن لایەنە پەیوەندیدارەکان و لاوازی ڕۆڵی داواکاری گشتی لەلایەک و ناوەشیاری بەشێک لە هاوڵاتیان لەلایەکی دیکەوە ڕۆژ بە ڕۆژ زیادەڕۆیی بۆ سەرماڵ و موڵکی گشتی لە هەرێمی کوردستان لە هەڵکشاندایە. زۆر کاتیش کەسانی سەرپێچی کار لەلایەن حیزبە باڵادەستەکانەوە داڵدە دەدرێن و خۆیان لە سەروی یاسا و داواکاری گشتیەوە دەبیننەوە. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.